زیاتر لە یەک ساڵە بەردەوام بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان فەرمانبەران و مامۆسایان بایکۆتکردن وەک فشارێکی مەدەنی دەگرنە بەر، بەڵام تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی ئەرێنی لەلایەن حکوومەتەوە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان نەنراوە کە خۆی لە باشکردنی سیستەمی نیوە موچەدا ئەبینێتەوە. گومانیتیانە لە حاڵەتی بایکۆتکردنی فەرمانبەران و مامۆسایان ئەوەی کە زیانمەندی یەکەمە هاوڵاتیان و میلەتە، چونکە ئەوەی کە کارەکانی وەسی ئەوەی کە لە مەسلەی بواری پەروەردە خوێندنی ڕاوەساوە مناڵی هاوڵاتیان و میلەتن بەتایبەتی چینی هەژار و کەم دەسەکان کە ناتوان مناڵەکان بنێنە خوێندن و بۆ قوتابخانەی تایبەت. هەرچەنە فەرمانبەران ماوەی زیاتر لە ساڵێکە داواکاریەکەن بۆ چاوپێخشانەوە بەو سیستەما بۆەوەی بارگوزەرانیان چاک بکرێ و بتوان داوامەکانیان بکەن و کاروباری هاوڵاتیان ڕانەوەسێ بەداخەوە تا ئێستا ئەوەی کە بەپی پێویست بێ و گرنگ بێ و بتوانێت کێشەی فەرمانبەران چارەسەر بکە بە هیچ شێوەیەک بەدەم داوای فەرمانبەرانەوە نەهاتون بۆی کاروباری هاوڵاتیان ڕاپەڕێن و بە دوور بن لە بایکۆتکردن و بەجێشتنی داوامەکانی. زەرمەندی یەکەم لە نەبوونی ناوەندەکانی خوێندن و قوتابخانەکانە تەنها ئەو چینەیە کە چینێکی هەژار و چینێکی زەحمەتکێش و چینێکە کە لە بەدەستەم دەسەڵاتی سیاسی و ئێش و ئازارەکانی چەشتووە دوجار ئەوان ئەبنە سوتەمەنی بۆ ئەم وڵاتە. ئەوانەیشی بەڕاستی ئێمە بمانوێ نەمانێت دەسەڵاتی سیاسی لەم هەلوو مەرجەنا لەبارە هیچ موقیفێک و هیچ هەڵوێستێکی نییە بۆ ئەم چینی توێژەی پەروەردە. داوا لە دەسەڵاتی سیاسی کوردیەکەن چونکە بۆ ئەوەی ئاقارەکان بەرەو شێوازێکی کە نەچن بەرەو خارەسات و کردەوەی ناشرین و خراب نەچن ئاوڕێک لە دەسەڵاتی سیاسی ئاوڕێک لە خەڵکی هەژار و زەحمەتکێشی کوردستان بداتەوە. مەسە داوام ئەمەش دیارە زیانی خۆی هەیە بەتەنیا دۆکو فەرمانگەیەکی و سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە کە خۆی لە خۆیان شارەوانی حکوومەتێکی بچووکراوەیە ئێمە ئێستا هاوڵاتی دەستکراوە بۆ زیادەڕۆیی هاوڵاتی ئاوەڕێیە گیرێت هاوڵاتی کێشەی جادۆبانی هەیە لەبەرەی فەرمانگەکەمان دیان سەرۆکاتەکەمان دەوامی نییە هاوڵاتیش هیچ شتێکی پێ ناکرێت. ئێمە ژۆک و فەرمانبەرانی سەرۆکاتی شارەوانی لە زیادەڕۆیەکان و کۆمەڵک بابەتان ناتوان هیچ شتێکن لەبەر نەبوونیتەوە. زیانی بە سیمای شاری هەڵەبجە گەیاندووە زیانی بەوە گەیاندووە کە ئەگەر بێت و هاوڵاتیەک زیادەڕێی بکات ئێمە ناتوانین هیچ شتێ بکەین ئەگەر هاوڵاتیەک هەموو کێشەکان زیانە حکوومەتیش بێ باکە لەم بابەتە بەرامبەر بێمە. فەرمانبەران و مامۆستایان نەخوازن چیتر حکوومەت لە ئاز داواکاری موچەخۆرانی هەرێم بێ هەڵوێست نەبێت ئاوەڕ بداتەوە لە داخوازیەکانیان چونکە هەرچی بایکۆتکردنە بە زیانی گشتی کۆتایی هاتووە. هیچ موچەخۆرێکی هەرێمیش بەم بایکۆتکردنە خۆشحاڵ نین، تەنها بێباکی دەسەڵاتە هۆکارە بۆ بەردەوامی بایکۆتەکان. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەب.